إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله صلوات الله وسلامه عليه وعلى آله وصحبه ومن دعا بدعوته واهتدى بهديه إلى يوم الدين. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. خوشحالين لا وانين ويملا وانا كاين تسكي بخدمتتان بقمو بمبسط رضامندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوود لێوەربگرن ئینشاء الله. وەکو لە وانەی ڕابردوو باسمان لە دڵی ڕق کرد یاخود دڵی مردی، ئێستاش هەر بەردەوام دەبین لەسەر ئەو باسە ئینشاء الله تعالی. دیارە دڵی قاسی، القلب القاسی چەند شێوازێکی هەیە یاخود دەکرێتە چەند بەشێک. یەک لەوانە وەکو پێی دەگوترێ القلوب المەمسوخە، کەواتەوەش بەشێکە لە بەشەکانی دڵی قاسی، واتە ئەو دڵانەی کەوا هەڵگەڕاینەوە. کاتێک کە دەڵێن هەڵگەڕا، وەکو خوای گەورە سوبحانەهو وتەعالە باز لە کەسانێک دەکات لە بەنی ئیسرائیلی لە دوای ئەوەی کەوا سەرپێچی فەرمانەکانی خوایان کرد، خوای گەورە ئەوانی گۆڕی بە مەیمون و بەراز. ئیتر وەکو ئیبن القەیم ڕەحمەتی خوای لێ بکاتێک کە لە جەواب الکافی باز لە ئاسار و شوێنواری گوناه و تاوان دەکا، دەڵێتن یەک لە ئاسار و شوێنەوارەکانی گوناه و تاوان ئەوەیە کەوا دڵی ئەو کەسە دەگۆڕێ، بەوەی کەوا دەگۆڕێ لە بۆ دڵی ئەو ئاژەڵەی کە ئەو ڕەفتارەکانی بەوی دەچی. ئەجا وەکو لەو ئاتێکەوە خوای گەورە سوبحانەهو وتەعالە لە سوورەتی الأنعام دەفەرمێ وما من دابة في الأرض ولا طائر يطير بجناحيه إلا أمم أمثالكم ما فرطنا في الكتاب من شيء ثم إلى ربهم يحشرون. سفیانی کوڕی عویەینە ڕەحمەتی خوای لێ بی دەفەرمێ هەر دابەیەک و خوای گەورە خەڵقی کردێک کە لەو ئاتەی باسی دەکا، یاخود هەر تەیرێک کە خوای گەورە خەڵق کرد بە هەر جۆرێک لەوانە ئومەتێکە وەکو ئەمثالکم، خوای گەورە دەفەرمێ وەکو ئێوە ئومەتن. ئەوجا دەفەرمیتن ئیوا هەیە لە بەنی ئادەم تەبائع و ڕەفتاری دەگۆڕێ وەکو یەک لەو ئومەتانەی لێ دێتن. ئەوجا ئیوا هەیە دیارە تەبعەکەی دەگۆڕێ لەبەرەوەی خۆڕەوشتی وەکو خۆڕەوشتی فلانە زۆرە ئاژەڵە، ئیوا هەیە وەکو دڕندەی لێ دێ، ئیتر دڵەکەشی وەکو دڵی ئەو دڕندەی لێ دێ. ئیوا هەیە وەکو بەرازی لێ دێ، لە طەبیعات وەکوی بێغیرەت دەبی، ئیتر دڵەکەشی دەگۆڕێ وەکو دڵی بەرازی لێ دێ. ئیوا هەیە وەکو ئەو باسی دەکاتن دەفەرمیتن ئیوا هەیە وەکو تاووسی لێ دێ، وەکو تاووس کو ڕیشەکانی خۆی پەرش دەکا و ئەو هەموو ڕەنگەی بە دیاردەیەخیتن. دەفەرمی ئیوا شێ لە بەنی ئادەم دیارە بە تایبەت لە ئافرەتان بەس خۆی عەرز دەکا وەکو تاووس ئەنواعی ڕەنگ لە خۆی دەدا، ئیتر ئەو دڵەشی دەگۆڕێ وەکو دڵی ئەو ئاژەڵەی لێ دێتن کە ئەو خۆی پێدەشوبهێنیتن. ئیتر ئەوە یەکە لە نەتیجە و ئاکامەکانی گوناه و تاوان کە کەسێک بەردەوام بی لەسەری ئەوە فعلا لە خۆڕەوشت و لە کردەوەکانی بە چه حەیوانێک و بە چه ئاژەڵێک دەستی دڵەکەشی دەگۆڕێ لە بۆ شێوازی ئەو دڵە. یەک لە شێوازەکانی دڵ یاخود یەک لە بەشەکانی دڵی قاسی وەکو دەڵێتن القلوب المەحجوبە، ئەو دڵانەی کەوا پەردە لە نێوانی ئەوان و لە نێوانی خوای گەورە دروست دەبی. وەکو خوای گەورە سوبحانەهو وتەعالە لە سوورەتی المطەففین باز لە کەسانێک دەکاتن لە بێباوەڕان دەفەرمی کەلا ئینەهم عەن ڕەبیهم یەومەئیذ لەمەحجوبون، کەواتە یەک لە سزایەکانی ئەهلی کوفر لە ڕۆژی قیامەت ئەوەیە کەوا خوای گەورە دەفەرمی ئەوانە پەردەیەک لە نێوان ئەوان و لە نێوان خوای گەورە دروست دەبیتن، کەوا وەکو زانایان دەفەرمون لەوانەیە ئەو دروستبوونی ئەو پەردە لە نێوان ئەوان و لە نێوان خوای گەورە تونتربی و ناخۆشتربی لە ئاگری جەهەنەم خوا پەنامان بدا. ئیتر ئەوە مەسیریان لە قیامەت لە دنیایەش کەسانێک هەنە
لە نەتیجەی ئەو گوناه و تاوانانەی کەوا ئەنجامی دەدەن پەردەیەک لە نێوان ئەوان و لە نێوان خوای گەورە دروست دەبیتن ئەو دڵە شاد نابیتەوە بە نزیک بوونەوەی لە خوای گەورە سوبحانه وتعالى ئەو دڵی دوورە لەوەی کەوا خوای گەورە ڕێزی لێ بنێتن هەروەکو ڕێز لە دڵی ئەولیا و لە ئەو بەندە چاکانە دەنێتن خوای گەورە سوبحانه وتعالى کە بە تاعەت و عیبادەت لێی نزیک دەبنەوە ئیتر ئەو دڵە دوورە لە سەعادەت و لە خۆشی ئەگەرچی هەموو خۆشیەکانی دنیاش لەبەردەستی بی شێوازێک یاخود بەشێکی دیکە لە بەشەکانی دڵی قاسی القلوب المطبوعة ئەو دڵانەی کەوا تەبعی لەسەر درا تەبع وەکو لە زمانی عەرەبی بەوەی دەگوترێتن وەکو بزەبت ئەو ژەنگەی کە لەسەر ئاسن دروست دەبی کەسانێک هەیە دڵیان لە نەتیجەی گوناه و تاوان ژەنجی لەسەر دروست دەبی وەکو خوای گەورە لە سوورەتی الأعرافدا دەفەرمێ ونطبع على قلوبهم فهم لا يسمعون خوای گەورە دەفەرمی ئەو پەردەیە کە وەکو ژەنگێکە لەسەر دڵەکانیان دادەنین لە نەتیجەی گوناه و تاوان ئیتر وای لێ دێ فەهم لا یەسمعون ئەو پەردەیە دەبیتە حاجزێک دەبیتە مانعێک هەرچەندە قسەی لۆ بکرێ هەرچەندە ئاەتەکانی خوای گەورەی لۆ بخوێندرێتەوە فەرمودەکانی پێغەمبەری صلی الله علیه وسلم لەوە باس بکرێ بە هیچ شێوەیەک ئەو دڵە وەری ناگری لەبەرەوەی فەهم لا یەسمعون لەوانەیە جۆی سەری هیچ عیبی نەبی شت وەردەگری بەڵام لەوێ ڕەناستە خوارێ و لە دڵەکەیدا ئەو پەردەیە وەکو حاجزێک لێ دێ لێ ناگەڕێ بستە خوارێ و قبولی ناکە ئەوجا دیارە وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕۆنی دەکات و لە فەرمودەی صحیحدا کە ئیمام ئەحمەد ڕوایەتی کردیە گرنگترین ڕێگا یاخود گرنگترین وەسیلە و هۆکار لە بۆ دروستبوونی ئەو ژەنگە لەسەر دڵ و دەروون ئەوەیە کەوە کەسێک چەندین جار گوناه و تاوان دووبارە بکاتەوە و مصربی لەسەر ئەنجامدانی ئەو تاوانانە دەبیتە مای ئەوەی کەوە ئەو پەردەیە و ئەو ژەنگە لەسەر دڵی دروست بیتن هەروەکو لەو حەدیثەدا من ترك الجمعة 3 مرار من غير عذر طبع الله على قلبه و یەک لە تاوانەکان باز دەکا هەر کەسێک سێ جومعە لەسەر یەکتری کە معلومە لە حەقی پیاوان واجبە چوونە نوێژ جومعە هەر کەسێک سێ نوێژی جومعە لەسەر یەکتری تەرک بکا و نەچیتە نوێژی جومعە بەبێ عوزر دەفەرمی لە نەتیجەدا خوای گەورە عوقوبەیدا ئەو تەبعی لەسەر دڵی دروست دەکا کەوا بریتە لەو ژەنگەی لە نەتیجەی گوناه و تاوانەکانە بەشێکی دیکە لە دڵەکانی مەمسوخ بریتە لەوەی کە القلوب المەکنونە القلوب المكنونة مكنونة لوي وهاتي وكل آتي فصلت خواي قول سبحانه وتعالى دفرمي لا كسانة شبيبا ور برامبر بأتكان خواي قول دلين وقالوا قلوبنا في أكنة مما تدعونا إليه وفي آذاننا وقر ومن بيننا وبينك حجاب فاعمل إننا عاملون برامبر بأتكان خواي قول دلين لسرد لكان من أكنها أكنة جمع كنانة كنان بمعنى ستر التغطية دا بوشراو وكو غطائك وكو پرديك او زاد فرمي اوان دلين چندين پرده لسر دلكان من هيا وهروها لجويكانيشمان وقر هيا قرساتيك هي لناقر او آتانا اما ببستين ومن بيننا وبينك حجاب ولنوان ايما ولنوان انقوش دا حجاب وپرديك هيا كوا ناشتان بينين كوا تنحق دبستن نحق دبينن وهروها نحق جور دقرن فعمل إننا عاملون أو كسا كجيشت أو بلوباي كوا أو تسن پردة لسر ضلي دروز بوكو بخوان ضلن أكننا جمع كنانة اترواي لده فرقي لقال أو كسا كذا قلوبنا غلف تنها پردة لسرنا أو كسا جيشتي تا قناغك أصلا رقي لو كسجد بيتو أقر بيتو تكاني خواي قوري ببير بيني توا رقي لو كسجد بيتو كوا الرجال راستي نشان داتن بەو شێوەیە وای لێ دێتن کە وەکو دەڵێ فعمل ئیننا عاملون ئەوە زۆر خەتەرە واتە هەر وەکو ئەتوو ڕازی لە کارەکەی خۆت کە مەبەستیان پێغەمبەرە صلی الله علیه وسلم ئەتوو ڕازی لە کارەکەی خۆت لەو داوە بانگەوازەی کە دەیکەی و قەنەعەتت پێیە دەی ئێمەش ڕازین بە پشتێکردنمان لەو دینەی ئەتوو کاری خۆت بکە ئێمەش کاری خۆمان دەکەین بە فەخر و شانازیەوە کەواتە بەڕاستی ئینسان هەتا تاوانبار بی و حەز بە تاوانی خۆشی بکە ئەوە هەر خێری پێوەیە بەڵام کە گەیشتە ئەو مەرحەلەی برێ ئەمن ڕازیم بە ئیشەکەی خۆم و کاریش دەکەم لەسەر ئەو قەنەعەتەی کە هەیتم کەواتە بەڕاستیەوە گەیشتە حاڵەتێکەوە خێری پێوە نەما لێ ئەو کەسانەنە خوای گەورە وەکو لە سوورەتی مدەثیر باسییان دەکە فما لهم عن التذكرة معرضين كأنهم حمر مستنفرة فرت من قسورة
باشەوە چییە ئەوانە لەبەرچی پشت لەو تەذکرە و لەو یادەی دەکەن کەوا لەلایەنی خی گەورە و لە بۆیان هاتیە کە دەبیتە مایەی شەڕەف و گەورەیی دنیا و قیامەت لە بۆیان ئەو تەذکرەیە بەڵام ئەوان پشتی تێدەکەن وەکەئەنەما وەکو گوێ درێژن هەڵدێن لە دەست شێرێک کەوا لێیان دەرچووە. ئیتر لە خلالی وانەی ڕابردوومە باسی علامەتێک باسی نیشانەیەکمان کرد لە نیشانەکانی ڕقبوونی دڵ کە بریتی بوو لە تعتیل الحواس واتە هەستەکان هەمووی عاتڵ لەبن کار ناکەن. علامەتی دووەم لە علاماتەکانی دڵ ڕقبوون بریتە لەوەی کە احتلال الدنيا للقلب، ئەو دڵە لەلایەنی دنیاوە داگیر دەکرێت، ئەو دڵە لەلایەنی دنیاوە داگیر دەکرێت، جێگای ئاخرەتی تێدا نامینێ. بە شێوەیەک وای لێ دێ ئەو کەسە دەبیتە عەبد و بەندەیەک لە بۆ ئەو دنیایە، وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم لەو حەدیثە صحیحەکەوە لە صحیح بوخاری دەهاتێ ئەبو هورەیرە دەجێڕتەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمی تعس عبد الدینار تعس عبد الدرهم وعبد الخميصة إن أعطي رضي وإن لم يعط سخط تعس وانتكس وإذا شيك فلا انتقش. پێغەمبەر صلی الله علیه وسلم باز لە ئەو کەسان دەکا کەوە عبدی دنیا نافەرمی ئەو کەسێکەوە جامیعی دنیا یعنی دنیا کۆ دەکاتەوە یاخود دینار و درهم کۆ دەکاتەوە، بەڵکو دەفەرمی بوویتە عبدی دینار و درهم، لەبەرەوەی ئەو کەسێکە کۆی دەکاتەوە لەوانەیە هەل ناو دەستی بی نەسوتە ناو دڵی، بەڵام ئەو بوویتە عبدی. کاتێکیش کە دەڵێ عبد کە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمی عبد دیارە معنای عبودیەت لەو پەڕی خۆشەویستی هاتێ، لێ کاتێکەوە دەڵێ فلانە کەس عبودیەت لە بۆ خوای گەورە ئەنجام دەدا، عبودیەت بریتە لەو پەڕی خۆشەویستی لەگەڵ ئەو پەڕی ملکەتی. ئەو کەسەش کەوا پێغەمبەر صلی الله علیه وسلم لێرەدا وەسفی دەکا بە عەبدی دینار و درهم، ئەو پەڕی خۆشەویستی لە بۆ دینار و درهم هەیە، ئەو پەڕی خۆشەویستی لەگەڵ ئەو پەڕی ملکەتی ئامادەیە هەموو شتێک لە پێناوی بەدەستهێنانی دینار و درهم بکە، بوویتە عەبد. ئەو زەلوێ پێغەمبەر صلی الله علیه وسلم دوعای لێ دەکا ئەو کەسێکەوە عەبدی دینار و عەبدی درهەمە و عەبدی خەمیسەیە. خەمیسە جۆرە شێوازێک لە جلک و بەرگ و بابنی ئەو جلک و بەرگەیەکەوە وەکو فەخر و شانازی پێدەکرێتن. ئیتر کەسانێک پێغەمبەر صلی الله علیه وسلم ناوێن لێ نابووینە عەبد لە بۆ جلک و بەرگ، بەڵێ یعنی ئەوەش بەدی دەکرێتن لە ناو خەڵکیدا، کەسانێک دەبنە عەبدی جلک و بەرگ، عەبدی دینار و درهم و مەجموعەکەی واتە عەبدی دنیان ئەوانە. ئەوجا پێغەمبەر صلی الله علیه وسلم دوعایان لێ دەکات دەفەرمی تعیسە. تعیسە بالضبط لەلایەنی لوغەتەوە واتە کەسێکەوە لەسەر پشتی وڵاکەی بەربیتەوە و دەوا و دەویش بە ئاردی بکەوی، کەواتەوە معنای زەلیلی و ڕیسوایی دەگەینی. دوای پاشان پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمی ئین ئوعطی رەضیە، ئەگەر ئەو کەسە ئەوها بوویتە عەبدی دینار و درهم و جلک و بەرگ، ئەگەر پێی ببەخشرێ ڕازی دەبی، واتە هەموو خەموم و هەممیوی تەنها لەسەر دینار و درهەمە، بیدەیێ ڕازی دەبی. وئین لەم یوعطە سەخط، و ئەگەر پێی نەبەخشرێ دینار و درهم تووڕە دەبی، واتە تووڕەبوونی وی و ڕازیبوونی وی هەمووی لەسەر ئەساسی دنیا، بە هیچ شێوەیەک باسی ئاخرەتی تێدا نیە و باسی ڕەزامەندی خوای گەورەی تێدا نییە. ئەوجا دەفەرمی تعیسە، دووبارەی دەکات و پێغەمبەر لە دوعاەکەی تعیسە وانتەکەس، ئەو کەسە بە زەلیل و ڕیسوابی وەکو ئەو کەسێکەوە دەوا و دەوبەر دەبیتەوە، وانتەکەس هەڵگەڕێتەوە بەسەری پشتی، کەواتە ئینتیکاسی کەوتنە خوارە بە پشتەوەی سەر، کەواتە بە هەردووشیوە پێغەمبەر صلی الله علیه وسلم دوعای لێ دەکات بە دەوا و دەوبەر بیتەوە، زەلیل و ڕیسوابی بە پشتە سەریشی بە ئاردی بکەویتن، کەواتە لە زمانی عەرەبیش ئەو وانتەکەسەیە زیاتر بە معنای خەیبەت و خەسارەت دێ، واتە خەسارەتمەند بی ئەو کەسە. وإذا شيك فلا انتقش. ئیتر پێغەمبەر صلی الله علیه وسلم دوعای لێ دەکات دەفەرمی ئەو کەسە ئەگەر بێت و دڕکێکیش لە لاشەی ڕابچی هیچ کەسێک نەبی لە لاشەی دەربینی، کەواتە کەمترین شێوازی ئێش و ئازاریش کەس نەبی لە یەقەی بکاتەوە، بەو شێوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم دوعای لێ دەکاتن. دیارە وەکو وتمان ئەو کەسەکەوە دنیا دڵەکەی داگیر کردیە، ئەوە نیشانەی ئەوەیە کەوا دڵەکەی ڕقە. تەماشا دەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە وەکو معلومە ئەو پەڕی زوهدی هەبوو بەرامبەر بە دنیا، ئەو پەڕی دنیا نەویست بوو، هەموو مەبەستی ڕەزامەندی خوای گەورە و بەهەشتی پانوبەرین بوو. ئەو جا لەگەڵ ئەوەش دەفەرمی یەک لەو دوعایانەی کەوە لە زۆربەی جارەکان کاتێک کە لە مەجلیسێکدا دەنیشت پێشەوەی هەڵبستی، وەکو لەو دوعای کەوە ئیبن عومەر دەجێڕێتەوە خوای لێ ڕازی بێ لە خۆی لە بابی ئیمام ترمذی ڕوایەت کردەوە حتەکەش صحیحە. دەفەرمی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەو شێوەی کۆتایی بە مەجلیسەکەی دەینا و دەیفەرموو
دەیفەرموو اللهم أقسم لنا من خشيتك ما تحول به بيننا وبين معاصيك ومن طاعتك ما تبلغنا به جنتك أو دعاء كدريج حتى لكوتاي كده فرمي ولا تجعل الدنيا أكبر همنا ولا مبلغ علمنا ولا تسلط علينا بذنوبنا من لا يخافك ولا يرحمنا. كوتا بيان صلى الله عليه وسلم كلكاتك داكو معلومة أو أن الدنيا نويز بو أو هند حريز بو لسر أوي كوا دعاء ذكر خوايا ولا تجعل الدنيا أكبر همنا خوايا وانا كي كوا أو دنيا ببتا قورترين هم خمان ولا مبلغ علمنا وهروها علم من أو بري علما تنهال دور بري دنيا بتنهز علما بآخرت نبي كواتە پێ لە خوای گەورەی داوا دەکرد کەوا تووشی ئەو بەلاو مصیبەتە لەبەرەوەی بەڕاستی ئەو بەلاو مصیبەتە کەسێک کەوا دنیا گەورەترین خەمی بی کەسێک کەوا عیلمەکەی تەنها لە دەوروبەری دنیا بسۆڕێتەوە ئەوە نیشانەی دڕەقبوونە لێیە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە خوای گەورە دەپاڕاوەکەوە لەو دەردەبی پارێزی جا دیارە ئەو دڵەش معلومە وەکو خوای گەورە دەفەرمی ما جعل الله لرجل من قلبين في جوفه خوای گەورە دوو دڵی بە هیچ کەسێک نەدا لە ناو سینجیدا بی هەر کەسێک یەک دڵی هەیە یەک ویجهەتیشی دەبی ئەگەر ئەو دڵی یەکلا نەبیتەوە لە بۆ خوای گەورە و لە بۆ ڕۆژی قیامەت ئەگەر ئەو دڵی بە بەردەوامی لەگەر زیکری خوای گەورە و دڵی شاد نەبیتەوە بە تاعەت و عیبادەت دیارە لە بەرامبەر ئەوە دڵی خۆش دەبی بە دنیا دڵی خۆش دەبی بە خۆشیەکانی دنیا لێ وەکو کاتێکەوە ئیبراهیم عەلەیهی سەڵات وەسەلام لە سوورەتی ئەنبیا و خۆی گەورەمان دەجێڕتەوە کاتێکەوە بە قەومەکەی دەڵێ بە بابی و بە قەومەکەی دەفەرمیتن ما هذه التماثيل التي أنتم لها عاكفون ئەوە چی ئەو بت و سەنەمانەی کە ئەنگۆ ئیعتیکافتان کردیە لە نزیک ئەوانەوە ئیعتیکاف دیارە یعنی مانەوەیە ئەو قرەگرتن لە جێگایەک دیارە لە ئیسلامدا ئیعتیکاف لە مزگەوتەکانە وەکو سونەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم مانەوە لە مزگەوت بە نیازی عیبادەتکردن ئەوە وەکو قەلب و قالب بەڵام دڵیش ئیعتیکاف ئەگەر لەسەر زیکری خوای گەورە نەکا ئەو دڵە ئارام نەگری و ساکن نەبی بە زیکری خوای گەورە و بە تاعەت و عیبادەت ئەوە دیارە وەکو ئیبراهیم دەفەرمیتن ئەگەر ئیعتیکاف لە لای خوای گەورە نەکا ئەوە ئیعتیکاف لەسەر بت و سەنەم و تەماثیل دەکا ئەوجا ئەو بت و سەنەمە چ پارە و پول و دینار و درهەم بی یان ئەو بت و سەنەمە عشقەکی حەرام بی کە لە نێوان ژن و پیاودا هەیە بە محەڕەم لە جیاتی ئەوەی کەوا دڵی خۆش بی بەخوای گەورە ئیعتیکاف دەکات لە لای عشقێکی حەرام کەواتە بەڕاستی ئەمە پێویستە یەکلا بینەوە یان ئەوەتە ئەو دڵە ئیعتیکاف بکات لە خزمەت زیکری خوای گەورە یان ئەوەتە بەڕاستی ئەگەر ئیعتیکافی نەکرد لەولایانە ئەوە ئیعتیکاف دەکات لەسەر تەماثیل و بت و سەنەم ئەوجا دینار و درهەمە یاخود عشقەکی حەرامە یاخود هەر شێوازەشی دیکە لە خۆشیەکانی دنیا ئیتر وەکو گوتمان پێویستە ئینسان مجاهدەی نەفسی خۆی بکات هەوڵ بدە خۆشەویستی خوای گەورە و خۆشەویستی ڕۆژی قیامەت و بەهەشتی پان و بەریل ناو دڵ و دەروونی خۆی دامەزرێنی و ئەو دڵی عاکف بی لەسەر ئەو خۆشەویستیە هەوڵ بدە مجاهدەی لەگەڵ بکە ئەو خۆشەویستی دنیا لە دڵی دەربینی بەڵام لەگەڵ ئەوەش کەسانێک هەبووینە لە تاریخی ئیسلامی لە دوای پێغەمبەری صلی الله علیه وسلم کەسانێک هەبووینە ئەسڵەن پێیان غەریب بوو ئەگەر بگۆترێ مجاهدە بکرێت تاوەکو ئەو خۆشەویستە لە ناو دڵت دەربهێنرێ هەر وەکو کەسێکی وەکو ئیبن الجەوزی لە مدهیجدا دەڵێ وەیحەکە ئینەما یەکون الجیهاد بین الأمثال دەڵێ ئاگادار بە جیهاد و مجاهدەکردن لە نێوان دوو شتانەکەوە وەکو یەک بن بین الأمثال ئەو نمونە دەینەوە دەڵێ لێوە تەماشا دەکەی لە جیهاد و تێکۆشان لە پێناوی خوای گەورەدا مجاهدین لێیان مەناکرا ژن و منداڵ بکوژن لەبەرەوەی ئاوکوفی یەکتر نین کو دەبی مجاهدێک بچی ژنێک یاخود منداڵێک بکوژی ئەوجا لێرەداش دەڵێ مەسئلەی خۆشەویستی دنیا و ئاخرەتیش دەڵێ دنیا و ئاخرەت خۆ ئاوکوفی یەکتر نین تاوەکو ئەمە بێ مجاهدەی دڵی خۆمان بکەین خۆشەویستی دنیا لە ناوی دەربینین ئەوجا بالمقابل خۆشەویستی ئاخرەتی لە ناودا بمەزرێنین کەواتە ئەو بەو چاوەی سەیری دەکا دنیا زۆر لەوەی کەمترە ببتە ئاوکوفی ئاخرەت تاوەکۆمە پێویستمان بە مجاهدە هەبی لە ناو دڵمان دەریبینین بەڵام ئەو باسی خۆی دەکا لەبەرەوەی لە پێش چاوی فعلا دنیا بەو شێوەیە لە نەزرەی لە منزوری قورئان و سنەتەوە تەماشای دنیای دەکا لێ لە پێش چاوی دەڵێ ئەسڵەن بای هەندێ نییە ئەمە مجاهدەی نەفسی خۆمان بکەین لەبەرەوەی لەوەی کەمترە ئەوە با بڵێن نیشانەی دووەم لە نیشانەکانی
ڕقبوونی دڵ. نیشانەی سەیەم لە نیشانەکان ڕقبوونی دڵ انتكاسة الفطرة. انتكاسة الفطرة. انتكاسة أويكوا طبعا وكو معلومة خواي جور سبحانه وتعالى أو خلقي ياخذ بني آدم هم خلق كده لسر عبادة كردني خوي لو دفن فأقم وجهك للدين حنيفا فطرة الله التي فطر الناس عليها. رو لو دينبك حنيف بحنيفي واتا پشت لهمو غيري خواي جور بك أواني لخوار خواي جور ده برسترين پشت لهموان بك بتواوتي ويجهو روجت هموي للدين بي لبرازي كردني خواي جورا فأقم وجهك للدين حنيفا دفرمي أويك خوالتان داوادك أويك وأوي لسر خلق كراينا فطرة الله التي فطر الناس عليها. خواي جور لسر أو فطرتها متاني خلق كرديا لسر خوا برستي لو پیغمبر صلى الله عليه وسلم عين لحديث صحيح ده دفرمي هم من ذلك كذبي لسر أو فطرة لدايك دبي لسر فطرتي خوا برستي برام هندك جار لنتيجة جناه تاوان أو فطرته هل دقريتوا أو فطرته هل دقريتوا واتلا سر أصلي خوي نامنك بطبيعات حز الأخوة برستيا نا هل دقريتوا وكو شيخ الإسلام كاتك وباز لكسانك دكا كوابا بهوي دردي عشقوا أو فطرتان هل قريتوا ضلي إيواها كاتك وكسيشي بابلين ديردا وصفي بياويك دكا عشقي آفرتك بوكا أو آفرتا أسمرة ضلي لا شعرك دابو شوي خوش خوي دبري ضلي أحب لحبها السودان واتا لبر خاطري خوش ويستكم كأسمرة همو أسمريكم خوش دبي حتى أحب لحبها سود الكلابي حتى وايلي هاتي ضلي نوك هر أسمرة كانم لبني آدم خوش دبي بلكو لبر خاطري وي حتى صجر شيشم خوش دبي إيه لوي زياتر يعني فطرت هل قريتو تسيلي بسردي باز ليه كشكا دكاتن عيني أوج بهمان شيوا كاتك دل لسر مرقة كاتك لسر مرقة دل بو بيت الشعراء باز لشعوري خوي دكاتن دل وصلك كباز لا وصلي خوشويستيكي دكا يعني جيشتني خوشويستكي بوي وصلك أشهى إلى فؤادي زور للاي دلكي من بخوشويسترو بلزترا وصلي تو جيشتني تو لبولاي من لتي خوشويسترا أشهى إلى فؤادي من رحمة الخالق الجليل والعياذ بالله جيشتني تو بمن زور لام بلزترا لرحمتي أو خالقيك والخالق الجليل إتر يعني لوي زياتر كابرا كو كافر دبي كوا تبراستي كسي كوا توشي عشقي محرم بكوا يقل تاوان وقناها كان براستي أقر بيتو زو فرياي خوي نكوي دقا تحدي الشرك لو وكو خواي قول سبحانه وتعالى فرمي فليحذر الذين يخالفون عن أمره أن تصيبهم فتنة أو يصيبهم عذاب أليم با آقادار بن أو كساني كوا مخالفي فرماني بيغمبر دكان صلى الله عليه وسلم مخالفي سنتي بيغمبر دكان صلى الله عليه وسلم توشي فتنة بين فتنة إمام أحمد رحمة إخوائي بدأ فرمي يعني الشرك لبروي قناه تاوان أقر آقاد لخونا بددباه التاوك شرك وكفر راد ناقري خوابنا ما مدى إتر وايلي دي أو كسا طبعي دا قوري أو فطرتي وكو قوت ما كوا أخوائي يقول لسر خواه برستي خلق كردي أو طبعي دا قوري أو فطرتي دا قوري وايلي دي هيتس خيرة چلينا وشيتا وزاوكو ابن الجوزي نموني دي انتو بقالوتا حاشا شروع زنابتان ضلي قالوتا وايلي دي أو إنسان كفطرتي قوري وكو قالوتاك طبعا كي وايلي دي هذا أصلا حزي بخير وخوشي نية ضلي قالوتاي بيني أقل لناو يق مزموع قولي زور بون خوشي دابني هيتس حركة ناكا وكأنما مردية بلام لناو قولا كان هالي بقريو فريدة ناو حاشا شروع زنابتان فريدة ناو بيسايي داري أوزا زور بنشاط حركة دكا لولا طبعا كيوا مار داري أقربيتو الشيريج بخواته والشيرة چي زور تساچي لو دابني لدواء والشيرة كي خواردو أوزا هندق لجهر وسمة كي خويتي دكا طبعي واه طبعا كي ناقور سبحان الله كواتا أو إنسانش كوا لفطرتي خوي بهوي قناه تاوان ورقرا لفطرتكي خوي نما إتروايلي ديتن فعلا هيس خيري بي ونامنة وكدرتنا أوزا وكل إلى طبعه عائد إتر هركا سودا قرأت سر أو طبيعتك لسري تعودي كرديا خوابنا ممدا لخالة شي ديك لنشانيش كالنشانة كاني رغبوني ضل الفرح بالخطيئة ضل خوجبون بقناه تاوان
بەڵێ دڵخۆشبوون بە گوناه و تاوان وا لێدێ فەخر و شانازی پێوە دەکا نەوەک هەر ئەو هەندەش بەڵکو لەوەش زیاتر ڕۆ دەچی وای لێ دێتن کەوا بانگەوازیش دەکا لە بۆ گوناه و تاوان نەوەک هەر بەخۆی دەیکا دیارە ئەوە بەڵگەیە لەسەر ئەوەی کەوا بە هیچ شێوەیەک خێر لە دڵەکەیدا نەمایە ئیمان لە دڵەکەیدا نەمایە حیساب لە بۆ قیامەت ناکە هیچ حسابێک لە بۆ مراقبەی خوای گەورە ناکا سبحانه وتعالى لێ گەیشتە ئەو حەدەی ئەگەر نا کەسێک ئەگەر قیسە خێرت چی پێوە مابیتن لە ناو دڵ و دەرونی ئیمانی تێدا مابیتن دیارە ئەو کەسە ئەگەر تاوانیش ئەنجام بدا هەر لە کاتی ئەنجامدانی تاوانەکەی یەکسەر خەم و خەفەت دایدەگری ئەگەر نا ئەگەر بە گوناه و تاوانەکەشی سەرخۆش بوو ئاگای لەو قیەمە ئیمانیانەش نەما هەر لەگەڵ تەوابوونی گوناه و تاوان یەکسەر خەم و خەفەت دایدەگری دەزانی قەباحەتێکی گەورەی کردیە لە پێشچاوی ئەو خودایە عەظیمە سبحانه وتعالى گوناهی ئەنجامدایە بەڵام کەسێک کەوا خێر لە دڵی نەما کەسێک ژیان لە دڵی نەما دیارە زۆری پێ ئاساییە بەڵکو دڵیشی خۆش دەبێت بە گوناه و تاوان لێ وەکو دەگوترێتن وەما لجرحین بمەیتین ئیلام و کەسێک کەوا مردیبی بڕۆ هەزار برینی لە لاشێ دروست بکە هیچ ئاگای لە خۆ نامینێ ئیتر بەو شێوەیە وەکو ابن القیم ڕەحمەتی خوای لێبی لە جواب الکافی باز لەو کەسە دەکات دەڵێ ئەوە حاڵەتێک کە پێ گوترێ خەسف القەلب خەسف ڕۆچوونە کوو زەوی ڕۆدەچی دیتیتمان هەمومان با بڵێن لە ئەفلام و لە شتووە الحەمدولله لێرە ڕووی نەدا زەوی ڕۆدەچی هەروەکو معلومە قاڕون خوای گەورە بەخۆی بە مڵکەکەی بردیە خوارێ بە ناخی زەویدا زەوی تووشی خەسف هات ڕۆچوو ئیتر دەڵێت دڵیش تووشی ڕۆچوون دەبیتن بە شێوەیەکەوە ئەو خاوەنەی لەبەر گوناه و تاوان هەستی پێ ناکاتن ئەو دڵی ڕۆچووە تووشی خەسف بووە دەڵێ علامەتەکەشی ئەوەی کە تووشی ڕۆچوون بووە ئەو کەسێکەوە دڵی تووشی ڕۆچوون بووە ئەوەیەکەوە بە بەردەوامی لە دەوروبەری شتی کەم و بێقیمەت دەسوڕێتەوە بە بەردەوامی لە دوای شەڕ و لە دوای گوناه و تاوان دەسوڕێتەوە ئەوە نیشانەی ڕۆچوونی دڵەکەیتی بە پێچەوانەی ئەو دڵە ساغ و سەلیمەی کەوا بەردەوامی لە دەوروبەری خەیر و لە دەوروبەری تاعەت و عیبادەت و ئیشی چاک دەسوڕێتەوە کەواتە ئەوە شێک لە علاماتەکانە خوا پەنامەمدا علامەتێکی دیکە لە علاماتەکان ئەو کەسە دەبیتە علعوبەت الشەیطان ئەو کەسێکەوە دڵی ڕەق بووە دڵی قاسیە وەکو لە عابەیەک لێدێ بە کەیف خۆی شەیطان گەمەی پێ دەکا ئەوەش لەسەر ئەوە ساسەیە وەکو دەڵێتن العقل السەلیم في الجسم السەلیم وەکو معلومە عقلی ساغ و دروست لە لاشەیەکی ساغ و دروستە ئیتر هەر کەسێک هەوڵ بدا ئەو دڵەی خۆی بە بەردەوامی جار لە دوای جار تەعاهودی بکا وەکو بە عەرەبی دەڵێتن واتە جار لە دوای جار پێدا بستۆ بە دڵەکەی بزانین داخوا ئەو دڵەی لە حاڵەتی ئیمانیە تووشی گوناه و تاوان بووە ژەنجی لەسەر دروست بووە پێویستە ئاگای لە دڵەکەی خۆی بیجار لە دوای جاری و بە بەردەوامی و هەروەها پێویستە بە بەردەوامی خۆراکی بەسوودی لە بۆ پێشکەش بکات تاوەکو ئەو دڵەی زیاتر گەشە بکات لەلایەنی ئیمانیەوە و لەلایەنی خەیرەوە کە دیارە خۆراکە بەسوودەکانی دڵش بریتێ لە تاعەت و عیبادەت و زیکری خوای گەورە بەگشتی کەواتە کاتێکەوە ئەو دڵە بەو شێوەیە خاوەنەکەی جار لە دوای جار پێدا هاتەوە فەحسی کرد و هەروەها بە بەردەوامی خۆراکی بەسوودی لۆ ڕەوان کرد لە نەتیجەدا بە ئیزنی خوای گەورە فکر و بیر و باوەڕ و چۆنیەتی تێڕوانینی لە بۆ هەموو مەسائلەکان کەواویش لە نەتیجەی دڵە هەر لەوێەوە هەڵدەقوڵێ ئەو فکرەی لە سنووری شەرع دەرناچی وای لێدێ لە دائیرەی هیدایەت دەرناچی بە ئیزنی خوای گەورە لە بەرەوەی دڵێکی ساغ و سەلیمە ئەوەی لێی دەردەچی لە فکر و لە تێڕوانین هەمووی بەو شێوەیە لە ئیتاری ئەو شەرع و لە سنووری هیدایەت دەرناچی بەڵام بە پێچەوانەوە کەسێکەوە ئاگاداری ئەو دڵەی نەبی بەڵکو بە پێچەوانەوە بە بەردەوامی خۆراکی زیانبەخش و ژەهری لە بۆ ڕەوان بکا کە بریتە لە تاوان و گوناه لەسەر پێچیکردنی فەرمانەکانی خوا وای لێدێ ئەو دڵە قاسی دەبی کە دڵەکە قاسی بوو ئیتر فکر و تەسەوڕیش کە ڕەنگدانەوەی ئەو دڵەیە وای لێدێتن ئەو فکر و تەسەوڕەش حەقائقی لێ دەگۆڕێ ڕاست و دروست نامینێ کوو کەسی نەخۆش
کەسی نەخۆش هەستیشی تەبیعی نامینێ، با بڵێن تامکردنی لە بۆ شتان تەبیعی نامینێ. کەسێک کە نەخۆش بی شیرینترین شتی پێ بدە پێی تاڵە. ئیتر ئەو کەسەش کەوا دڵەکەی ڕق بووە بەهۆی ئەو گوناه و تاوان و ژەهرەی کەوا دەرخواردیدایە، ئیتر وای لێ دێ فکرکردنەوەشی تێڕوانینیشی لە بۆ مەسائلەکان دەگۆڕێ هەمووی. لەوانەیە حەقی پێ باتیل بی، باتیلی پێ حەق بی، ئیتر بەو شێوەیە مەقایسەکانی لێ تێک دەچیتن. لێ تەماشا دەکەی کەسانێک هەبووینە لە تاریخی ئیسلام کەوا لە ناو ئیسلامیش بووینە، بەڵام لە نەتیجەی کار و کردەوەی خراپ و تاوان وای لێ هاتیە خراپترین تاوان و خراپترین گوناهی لە پێشچاو بوویتەوە چاکترین قوربە و تاعەت کەوا ئەنجامی بدا. هەروەک خوای گەورە دەفەرمێ ئەفەمەن زوینە لەه سوء عەمەلیه فەرەئاه حەسەنە. زۆر خەتەرە کەسێکەوە خراپەکانی خۆی لە بۆ بڕازێندرێتەوە لە ڕێگای شەیطان و لە ڕێگای ئەو تاوانانەی کە ئەنجامیدا، ئیتر بە چاوێکی چاک تەماشای بکەوە. زۆر خەتەرە. لێ تەماشا دەکەی ئەو کەسێکەوە عوثمانی کوڕی عەفانی شەهید کرد، خوای لێ ڕازی بێ. عوثمانی کوڕی عەفان وەکو معلومە کە سەیەم خەلیفەیە لە خەلیفەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، مەشهورە بە ذی النورەین لەبەرەوەی دوو کچی پێغەمبەری خواست لە دوای یەک کە وەفاتیان کرد صلی الله عليه وسلم. لێ پێگوت ذی النورەین، ئەو عوثمانەی کەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم شەرمی لێ دەکرد، دەفەرمی لەبەرەوەی مەلایکەت شەرمی لێ دەکرد. ئەوجا کەسێکی وەکو عەمری کوڕی حمق دەڵێ طبعا چەند کەسێک بەشدار بوون لە شەهیدکردنی ئیمامی عوثمان. دەفەرمی ئیمامی عوثمان کاتێکەوە چەند کەسێک خەریکی شەهیدکردنی بوون، ئەخیر کەس کە هێشتا ڕوحی ما بوو ئیمامی عوثمان، دەڵێ ئەو عەمرە چووە سەر سینجی ئیمامی عوثمان خوای لێ ڕازی بێ، چووە سەر سینجی. ئەوجا وەکو بەخۆی بە فەخرەوە دەجێڕیتەوە، دەڵێ بەو شیرەی کە لە دەستم بوو 10 تەعنەم لەسەر یەک لێدا، 10 تەعنە. دەڵێیان پرسی لۆ 10 تەعنە لەبەر چی؟ دەڵێ گوتی 3 لەو تەعنانە لە بۆ خوای بوو، 3. ئەوانی دیکەش لحاجة أجده في صدري عليه، شتی دیکە لە ناو دڵم هەبوو بەرامبەر بە عوثمان، 3یان لە بۆ خوای بوو، ئەوان کەش لە بۆ خۆم بوو. سبحان الله. ئیتر بە فەخر و شانازیەوەش دەیجێڕیتەوە. ئەو نەتیجەی چییە؟ نەتیجەی ئەوە دڵەکە ساغ نییە. ئەگەر دڵ ساغ بی، کوشتنی یەک لەوانەی کەوە عەشەرەی مبەشەرەنە بە فەخر و شانازیەوە بجێڕیەوە. ئەو کەسەی کەوە ئیمامی عەلی شەهید کرد، خوای لێ ڕازی بیتن، ئەویشیان ئەو تاوانبارە عەبدوڕەحمان کوڕی مولجیم بوو، ئەویشیان بە هەمان شێوە بە فەخر و شانازیەوە دەڵێ سەرەتاکەی و ها دەست پێ دەکاتن، دەڵێ لەبەرەوەی عەشقی ئافرەتێک بوو لە بەنی تەمیم، ئەو ئافرەتە کە ناوی قیتام بوو، دەڵێ چوو داخوازی کرد کە ئەویشیان لە خەواریز بوو. ئەو ئافرەتە دەڵێ گوتی مێرد پێ ناکەم ئیلا بە یەک شەرت، لە دوای ئەوە مارەیەکی زۆریشی لەسەردان، ئەوجا گوتی بە کوشتنی ئیمامی عەلی خوای لێ ڕازی بێ. دەڵێ گوتی ئەوە چی؟ ئەوەش لۆ دەکوژم. طبعا ئەوە لە نەتیجەی ئەفکاری خەواریج کەوا لە ناو مێشک و دڵ و دەرونیان دروست بووە کە بەڕاستی انحرافێکە لە عەقیدە زۆر خەتەرە. ئەوجا دەفەرمی بە فەخر و شانازیەوە چوو ئەو تاوانەی ئەنجامدا. هەتا دەڵێ کاتێکەوە لێیدا لە ئیمامی عەلی، طبعا ئیمامی عەلی دەم و دەست تەواو نەبوو، دەڵێ کاتێکەوە گرتیان هینیان بەرامبەر ئیمامی عەلی ڕایان گرت، دەڵێ باشە گوتی ئەمن چەند چاکەم لەگەڵت هەبووە، لەبەر چی وات کرد؟ دەڵێ گوتی وەڵاهی ئەو شیرەی کە ئەتوم پێکوشت سەر ڕۆژان ئەمن تیژم دەکردەوە، دوعام دەکرد خوایە خراپترین مەخلوقی خوا بەو شیرەی بکوژرێ کەواتە ئەتوو هەوی. وەلعیاذ بالله. بەرامبەر بە ئیمامی عەلی عەشەرەی مبەشەرە، زاوای پێغەمبەر صلی الله عليه وسلم، بابی حەسەن و حوسەینی. ئەوجا دەفەرمیتن ئیمامی عەلی فەرمی وەڵاهی ئەتوو خراپترینی کەسی. ئەوجا مەقسەد تەماشاکە لەوەی کەوا گوناه و تاوان لە پێشچاوی ڕازان فکر و تەسەووری گۆڕایە. دەڵێ هەتاوەکو طبعا لە پاشوە کە ئیمامی عەلی تەواو بوو، ئەوجا ئەوانیش بڕیاریاندا کە بیکوژنەوە. وەکو بالمقابل دەڵێ هەتا وەکو خەریکی کوشتنی بوون قورئانی دەخوێندەوە بە فەخر و شانازی. دەڵێ هەتا وەکو ئەوەندە زمان درێژ بوو قسەی دەکرد، ویستیان زمانی ببڕن. دەڵێ گوتی هەرچم لێ دەکەن هەموو جەیەکم پارچە پارچە بکەم، بەس زمانەکەم مەبڕن، لەبەرەوەی وعدمدا یەک لەحزەش هەتا لە ژیان مامە نابی زیکری خوا لەو زمانەی قەتع بی. سبحان الله. ئەوجا دەستیشی دەچی ئیمامی عەلی شەهید بکە. ئەوە چییە؟ لە نەتیجەی ڕقبوونی دڵە ئەو فکر و تەسەوڕەش دەگۆڕێ، ئەو های لێ بەسەر دێ. لە نیشانەیەکی دیکە لە نیشانەکانی ڕقبوونی دڵ کە زۆر بە کورتی ئەو دوو نیشانەی ما باسی دەکەین ئینشاءالله، دەڵێتن ئەو کەسێک کە خاوەنی دڵی ڕقە ئەویش دەگرێ،
هەروەکو گوتمان دڵی ساغ و سەلیم دەگریێ یەک لە نیشانەکانی دڵی ساغ و سەلیم گریانە لە ترسی خوا بەڵام ئەویان لە ترسی خوا ناگرێ ئەویان وەکو دەڵێ دەگریێ چ گریانێک بووکا و دەلیل وەکو کەسێکی زەلیل دەگرێ لەبەر چی دەگرێ نەک لەبەرەوەی تاعەتەکی لەدەست چووە نەک لەبەرەوەی گوناهەکی ئەنجامدا نە دەگرێ لەبەر ئەوەی کەوا گوناهێک نیازی وا بوو ئەنجامدا لە بۆی مسەخەر نەبوو لە بۆی مەیسەر نەبوو بچیتن ئەو گوناهی ئەنجام بداتن لەبەر هەندێک دەگرێ لەبەر ئەو پارەی کەوا بەتەما بوو لە حەرام بەدەستی بینی بەدەستی نەکەوت دەگرێ لەبەر ئەو ئافرەتەی کەوا عشقەکی حەرام لە دڵی بوو بەتەما بوو بە غەیرە شەرعی لێ نزیک بیتەوە بەدەستی نەکەوت لە بۆی دەگرێ ئەوە بووکا و دەلیلە کەواتە کەسی دڕەقیش دەگرێ بەڵام بەو شێوەیە گریانیبی لە خاڵی ئەخیریش کەوا لە نیشانەکانی ڕقبوونی دڵ ئەوەیە کەوا ئەو زیکرەی کە لە بۆ دڵ و دەرونی ئیمانداران وەکو دەرمانە لای وی دەبیتە دەرد بە دەردی تێدەگا نەوەک بە دەرمان هەروەکو خوای گەورە لە سوڕەتی ئەززومەردا دەفەرمێ ئەفەمەن شەرح الله صدره للإسلام فهو على نور من ربه فويل للقاسية قلوبهم من ذكر الله خوای گەورە باز لە دوو کەس دەکات کەسێکەوە خوای گەورە سینجی فراوان کردیتەوە لە بۆ ئیسلام و لە بۆ ئیمان ئیتر نەوەک هەر دڵی فراوان بۆ سینجیشی فراوان بۆ واتە ئەو نورەی خوای گەورە هەندە بە فراوانی وەردەگری نەوەک هەر لە دڵی سینجیشی پڕی نور بووە لۆیە زۆر بە سینگەشی فراوان فەرمانەکانی خوا و فەرمانی پێغەمبەری خوا وەردەگری و زۆر بە خۆشی و بە خۆشحاڵی و ئەنجامی دەدا بەڵام ئەوی دیکەیان دڵی ڕق بووە بە زیکری خوای گەورە فويل للقاسية قلوب من ذكر الله وويلا لبو أو كسي دلي رغبوا بسبب ذكر إخوة يعني وكل آتكيد كذا فرمي وإذا ذكر الله وحده اشمأزت قلوب الذين لا يؤمنون بالآخرة كاتك وباسي خواي قرب تاكو تنيا ذكري أو كسانك وإيمانيا بآخرة دنيا دليان تندبي بيزاري ورزيليان بديار دكوي وإذا ذكر الذين من دونه إذا هم يستبشرون كاتك وغير خواج لبوان باز ذكري دڵیان خۆش دەبی و وەکو مەژدەیەک لەسەر دەموچاویان ڕەنگ دەداتەوە ئیتر بەڕاستی ئەوەش یەک لە علاماتەکانی دڵی ڕقە کەوا زیکری خوا بە دەرد تێبگا نەوەک بە دەرمان ئیتر لە خوای گەورە دەپاڕینەوە خوای گەورە ئەگەر دڵەکانمان نەخۆشیشی تێدا خوایە دڵەکانمان بە ڕەحمەتی خۆت بە نووری خۆت خوایە شیفایان بدەی خوایە ئەو دڵە ساغ و سەلیممان پێ ببەخشی کە هەم لە دنیا لە سەعادەتدا بژین هەم لە قیامەتیشدا بەسەری بڵندەوە ئینشاء الله تعالی بگەینەوە خزمەت و ئینشاء الله تعالی لە وانەی داهاتووش هەر لە باسی دڕەقبوون دێن باز لە هۆکارەکانی دڕەقبوون دەکەین بە ئیزنی خوای گەورە سبحان الله رب العالمین